پڵنگێکی ڕەنگسپی دەگمەنە کە تەنیا هەفتەیەکە لەدایک بووە و دایکی ناگرێتە خۆی. ئەم بەچکەیە لە باخچەی ئاژەڵانی نیکاراگوا لەدایک بووە و ناوی نیڤەیە کە وشەیەکی ئیسپانیە و بەواتایی بەفر دێت. نێڤی کێشی تەنها کیلۆگرامێک بووە کاتێک لەدایک بووە و یەکەم پڵنگی سپیە لە نیکاراگوا لەدایک بوو بێت. لە کاتی لەدایکبوونیدا دایکی شیری پێنەداوە، بۆیە ڕێکخەرانی باخچەکە دەڵێن کە نزیکەی 700 ئاژەڵ بەخێو دەکەن خۆیان شیری پێدەدەن. بۆ ئێمە ئەمە ڕووناکیەکەم ئاژەڵە بچووکە لەدایک بوو لەسەر هەموو شتێکەوە لەدایک و باوکێکی ڕەنگزەرد لەدایک بووە. ڕاگرتن لای خۆمان بەهۆی ئەوەی دایکی نایەوێت شیری پێ بدات هەلێکی دیکەیە کە سروشپی داوین بۆ بەرەمێنانی ئەم ئاژەڵە بچووکانە و ڕزگارکردنیان. نێڤێ لە دایک و باوکێکی ڕەنگزەرد و ڕەشی بەنگالی لەدایک بووە کە حاڵەتێکی دەگمەنە و بەهۆی بازدانی جیناتی لە هەردوو نێرومێکەدا ڕوودەدات. بە جۆرێک تەنها لە 10,000 بەچکەدا دانەیەک ڕەنگی سپی دەردەچێت. ئەم جۆرە پڵنگانە چەشنێکی جیاوازی پڵنگ نین، بەڵکو تەنها بەهۆی بازدانی جیناتیەوە ڕەنگیان سپیە. لە ئێستادا هیچ پڵنگێکی سپی لە سروشدابوونی نییە، بەڵام نزیکەی 220 دانە هەیە لە باخچە ئاژەڵەکاندا کە بەرهەمی نۆنەوەن.